قەیرانی دارایی و بێپلانی حکوومەتی هەرێم بۆ چارەسەری ڕێژەی بێکاری لە سنووری ئیدارەی گەرمیان زیاد کردووە. بە جۆرێک پیشەوەران و کاسبکاران و کرێکاران ناتوانن بژێوی ژیان و گوزەرانی ڕۆژانەیان بە پێی پێویست بەدەست بێنن. وەڵا جاران ئێمە ڕۆژێ 40,000 دەرگە بە ئیزا هەفتەی جارێک ئەگەر سیارەیەک دوانمان ئەگەر بەر بکەوێ ئیزا عارەبەکان تێنوە شەو، بەڵام ئەیدەنە عارەب داوە لە ئاسایش و ئیدارەی گەرمیانەکەین ئەم عربی لە سنوورێکیان بۆ دانن خۆیان و خۆیان بارێکن و کوردیش بایر ناگەن ئیسفادەکەیشی بۆ ئێمە نییە. وەڵی کاریگەی لە 100% کردە وەکو ئێستا ئێمە ئیشمانیە و بێکارین دانشینەوە تێین و کرێسیارێکە دەین و ئەڕۆین و هەفتەی وایە هاتینە یەک ڕۆژە ئیشمان بەرکەوتە. حکوومەتێکە تەنیا کۆمەڵێک مافیا دەستیان گرە دەمە لەم حکوومەتا بۆ خۆیان لە سەری و سەرەوە ئەژێن و هیچیان بۆ فەقیر نەکردە بەڕاستی. کەسێکی وەکو من باسی خۆم مەگەم 9 دانە ساڵە ژنم هێناوە 10,000 تەبع لە ماڵ خۆمە نییە. ئێستا من جار وایە دانشم لە ماڵە خۆم خێزانم هەمومان وەزع زۆر ناخۆش بووە. ئای ئەم حکوومەتە چییە؟ حکوومەت ئەبووای باوک بێن نە دز و گەندەڵ بێت وا ناڕۆتە سەر مەعیشەت ناخۆش بووە. بڕۆ ئەو من برایە خۆم کرێکارە پێشمەرگەیە ئەڕواتیە 10,000 تەبع لە گیرفانیە نییە تێ لە شوێن ئەم کرێکارەیە دانیشیە لە هەفتەیە کەڕ ئیشیەیە. لای خۆی شێوە سەرۆکی لقی گەرمیانی یەکێتی سندیکاکانی کرێکارانی کوردستان ڕای دەگەیەنێت ئەرکی حکوومەتی هەرێم و لایەنی پەیوەنددارە لە ڕێی کەرتی تایبەتەوە هەلی کار بڕەخسێنێت. هەروەها نەی شاردەوە بوونی ژمارەیەکی بەرچاو لە کرێکار و کاسبکاری بیانی لە سنوورەکە هۆکارێکی دیکەی بەرزبوونەوەی ڕێژەی بێکاریە. لە ڕابردوو 14 دانراوە بۆ ڕێژەی بێکاری، بەڵام بە قەنعاتی من زۆر لەوە زیاترە و هەموو ئەو ئەرکانێکی کە لەسەر حکوومەتە بۆ نێشتین ڕێژەی بێکاری یا بۆ ڕەخساندنی هەلی کاری زیاتر لە هەموو سنوورەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی سنووری ئیدارەی گەرمیان ئەوە واجب و ئەرکی حکوومەتە ئەبێ ڕێگەوە بۆ وەبەرهێنەران خۆش بکە بێنە سنووری ئیدارەی گەرمیان پرۆژە بکەن و هەلی کار بڕەخسێنێ. ئێمە چەندین جار داوامان کردووە کە دام و دەستگا حکوومەکان بە پێی یاسای کار مامەڵە لەگەڵ سندیکاکان بکەن و بۆ ئەوەی بە هەمومان هەوڵ بدەین هەلی زیاتری کار بڕەخسێنین لە سنووری ئیدارەی گەرمیان. لە ڕاستی سنووری ئیدارەی گەرمیان جیاوازە لە سنوورەکانی تر، چونکە ئێمە سەرڕای قەیرانی دارایی و بێموچەیی موچەخۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان عەرەبێکی زۆریش لە سنووری ئیدارەی گەرمیان و کەلار و کەمپەکانی دەوروبەری کەلارە. ئەوەش گرفتی زیادی بۆ ئێمە دروست کردووە، چونکە کرێکاری خۆماڵی ئەگەر بە 15,000 ڕۆژانە کار بکات کرێکارە عەرەبەکان بە 10,000 کارەکەن. پاش زیاتر لە چارەکە سەدەیەک حکومڕانی دوو حیزبە باڵا دەستەکە تا ئێستا حکوومەتی هەرێم نەیتوانیوە ژێرخانێکی ئابووری بەهێزی هەبێت. لەگەڵ سەرهەڵدانی قەیرانی دارایی و بەرزبوونەوەی ڕێژەی بێکاریش حکوومەتی هەرێم هیچ پلانێکی سەرکەوتووی بۆ ڕووبەڕووبوونەوەی نەبووە. پشتیوانمەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.